هاوڵاتیانی شارەکانی هەرێمی کوردستانن سەردانی مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە دەکەن بۆ ئاشنابوونی مێژووی شارەکە و بینینی پاشماوەکانی تاوانی کیمیاباران کە بووەوەی شەهیدبوونی 5,000 هاوڵاتی. ئامانجی ئێمە لە سەردانی هێنانی خوێندکارانان لە ئەنجامدانی ئەم گەشتە ئاشناکردنی خوێندکارانە بە ئەو نەهامەتی و ئەو کارەسەتانی بەسەرگەلی کووردا هاتوون بەڕاستی وانەوەی نوێش ئەم جیلە تازەی کە ئێستا پێگەشتون تا ڕادەیەکی زۆر بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵشتی ترەوە لەو نەهامەتیانە یاخود ئەو زانیاریان زۆر کەم هەیە سەبارەت بۆ کارەسەتانی بەسەرگەلی کووردا هاتوون. ئامانجی سەرەکی ئەمەش لە هێنانی خوێندکاران بۆ هەڵەبجە و بۆ مۆنومێنتی کیمیاباران ئاشناکردنی خوێندکارانە بەو نەهامەتی بەسەر ئەم دانیشتوانی ئەم سنوورەیە هاتووە. مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە لە ساڵی 2003 دروست کراوە. بەڵگە و دۆکومنتی ساتی کیمیابارانەکەی تێدا پارێزراوە. ساڵانە هەزاران کەس لە ناوخۆ دەرەوەی وڵات سەردانی دەکەن و ئەو مەرگە ساتە بە چاوەکانی خۆیان دەبینن. بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە کە بەسەر میلەتی کورد هاتەوە. هیوادارم هەموو قوتابخانەکان و بەڕێوەبەری قوتابخانەکان خوێندکارەکانیان بهێنن بۆ ئێرە. ینی بەڕاستی من ئەمە یەکەم جار مەخۆمیان بۆ ئێرە. زۆر سپاسی مامۆستاکان مەکەم کە لە قوتابخانەی ئامادەی سەرکەوتنەوە هاتوین. سپاسیانێکی کە ئێمان هێنا بۆ ئێرە. بەڕاستی پێویستە شتێکە کە خوێندکارەکان بزانن ینی کە فێر بن سوودی لێ وەرگرن بزانن کە میلەتی کورد پێشتر چی بەسەر هاتووە چ تراژیدیایەکی ناخۆش بەسەر میلەتی کورد بەتایبەتی شاری هەڵەبجە هاتووە. پێویستە لایانی پەیوەندیدار وەم جیلانەی کە تازە پێیابن بەوێستە مامۆستاکانیان بیان هێنێ بۆی ئەم شتانە بدینن کەوە چۆن ئێمە هاتووین. بەڕاستی هەستێکی زۆر ناخۆش بوو کە لەلایەنی ڕژێمی بەحسەوە بۆ نەهۆی کیمیابارانی 5,000 کەس بۆ یەکجان لە دەستدانیان. وەڕاستی من زۆر دڵم ناخۆشەکە ئەو شتانە ڕوویانداوە. 33 ساڵ پێش ئێستا ڕژەمی بەعز بە غازی کیمیاوی هەڵەبجەی خنکاند و 5,000 کەسی بێتاوانی شەهید کرد. لەو ساتەوە هەڵەبجە بووەتە ناسنامەی گەلی کورد. بەڵام تا ئێستا دەسەڵاتی کوردی نەیتوانیوە بەپێی پێویست قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری شەهیدان و خەڵکی شارەکە بکاتەوە. بە جۆرێک هێشتا هەڵەبجە سیمای وێرانەیی پێوە دیارە. سامەل فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.